کاردانەوەکانی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی درێژەی هەیە و تا دێت دەنگەکان بۆ ئاشکراکردنی تەرمی ناوبراو زیاتر دەبن. هاوکات دۆخی بەرپرسانی سعودیا لە خراپەوە بەرەو خراپتر دەچێت. سعودیەکان بۆ دەربازبوون لەو دۆخی بۆی تیرۆرکردنی خاشقچیەوە تێکەوتون پەنا بۆ هەموو ڕێگایەک دەبن. لەو نێوەندەدا دەنگۆیەوە هەیە کە لەسەر داوای خۆی بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل داوای لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کردووە لە دۆسیەی کوژرانی خاشقچیدا پشگیری محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا بکات. ڕۆژنامەی واشنتن پۆست بە پشبەستن بە ژمارەیەک بەرپرسی ئەمریکی بڵاوی کردوتەوە کە ناتانیاهۆ داوای لە ترەمپ کردووە پەیوەندیەکانی لەگەڵ بن سەلمان بپارێزێت. لە بەرامبەردا ترەمپ هەڕەشەی سزادانی سعودیای کردووە بێ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ڕیازدا تێک بدات. لەلایەکی دیکەوە دەگوترێت کە دوای چەند ڕۆژێک لە کوژرانی جەمال خاشقچی محەممەد بن سەلمان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دوو بەرپرسی باڵای کۆشکی سپی باسی لەوە کردووە کە خاشقچی ئیسلامیەکی مەترسیدار بوو و ئەندامی خوان مسلمین بووە. لە بەرامبەردا خێزانی خاشقچی بانگەشەکانی بن سەلمان ڕەت دەکەنەوە و دەڵێن ناوبراو ئەندامی خوان مسلمین نەبوو و لە ساڵانی ڕابردووشدا خۆی ئەوەی ڕەت کردوتەوە. دەشڵێن تۆمەتەکانی بن سەلمان دژی خاشقچی مای پێکەنینە. لەلایەکی دیکەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە بەرپرسانی سعودیە دەکات تەرمی خاشقچی ڕادەستی خانەوادەکەی بکەنەوە. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە واشنتن نەک تەنها بکوژانی خاشقچی بەڵکو ئەوانش بە بەرپرسیار دەزانێت کە پەیوەندیان بە تاوانەکەوە هەیە. داواکاری ئیدارەی ئەمریکا بۆ ئاشکراکردنی شوێنی تەرمی خاشقچی لە کاتێکدا کە گومان دەکرێت تەرمی خاشقچی دوای کوژرانی لە مادەی ئەسیددا تواندرا بێتەوە.